زۆر جار ئەمەمان بە نمونە هێناوەتەوە کابرایەک ئارەقە خواتەوە هەتا ئەمرێ بەڵام هەموو جارێک کە ئارەقەکە ئەخواتەوە دوای پارەی پێنامێنێ یان پزیسکێکی ئیمانی باوەڕ لە ناخی ئەیجوڵێنێ سەر لە نوێ تۆبەی پێ تازا کاتەوەڵە شەر بێ لەمە بەدووە خوایە عەهد بێ ناخۆمەوە دوای سەر لە نوێ پارەی پێیا بێتەوە بەلای شەرابخانەیەکە ڕوایان ڕەفیقی خراپە بنەوە بۆ شەراب خواردنەوە دیسان ئەخواتەوە تۆبەکە ئەشکێنێ بەڵام ئەزانێت کە کارێکی حرامی ئەنجام داوە بە حەڵاڵی نازانێت لەبەرەوە هەر فسقە لە ئیسلامی ناباتە دەرەوە بەڵام ئەگەر یەکێکی تر کە ئارەق ناخواتەوە پێی وتی بابە دەبخۆرەوە وەڵا حەڵاڵە وەڵا هیچی لەسەر نییە وەلەو من ناخۆمەوە بەس شەراب ویسکی حەڵاڵە بیرە حەڵاڵە مەسەن یا فڵانشت حەڵاڵە ئەمەیان کە ناشخواتەوە ئەڵێ حەڵاڵە پێی کافرە بێ بەڵام ئەویان کە شەرابخۆرە هەتا ئەو کاتەی ئەمرێ و شەراب بخواتەوە پێی کافر نابێت لەبەرەوە بێ ئاگامان لەوە بێ کە نکوڵیکردن و بە حەڵاڵزانین دوو زاراوەی حوکمی شەرعین کە ئەدرێن لە باسی کوفرە